وأصحابه الطيبين الطاهرين ومن اتبعهم بإحسان إلى يوم الدين. اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم آمين. خوش كانوا براني برای الله ورحمتي خواتان لێبێت. لە ئەڵقەی پێشوودا لە خزمەت جەنابتانە گەیشتینە سەر باسی قەومی لوط و ئەو قەومانەی کە لە دوای لوط و ئیبراهیم و سەلامی خۆیان لەسەر بێت لە مەنتیقەی خۆرهەڵاتی ناوەڕاستە جێنشین بوون و خوای تەبارەک و تەعالا چەند پێغەمبەرێکی بۆ ناردن سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ و ئاگاداری کردنەوە لە دوای ئیبراهیم و ئیسحاق و یاعقوبی کوڕیەوە بەنی ئیسرائیل کە ئەولادی یاعقوبن زیاتر لە ساحەکەیان دەرکەوتن لە ساحەی دینداریە باس بکەین ناویان هەبوو چونکە یوسف سەلامی خوای لەسەر بێ پێغەمبەرێکی کوڕی کوڕی پێغەمبەر بوو لە پێغەمبەریان پرسی صلی الله علیه و سلم پێغەمبەری خۆمانوتیان بەڕێزترین کەس کێیە بەڕێزترین خانەوادە کێیە فەرمووی یوسفی کوڕی یاعقوبی کوڕی ئیسحاقی کوڕی ئیبراهیم کە چوار جیلەکە لەسەر یەک هەر هەمان پێغەمبەر بوون یەک لە دوای سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێت و لەم لاشۆ ئیسماعیلی کوڕی ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێت لە مەنتیقی مەکەیە جێنشین بوو. لەو سەردەمایی تر مرۆڤایەتی سەر لە نوێ بەرەو حەضارەت دروستکردنەوە ئەچوو دەوڵەت دروستکردنەوە چەند دەوڵەتێک لە مەنتیقەکە دەوڵەتی گەورە خەریکی دروستکردن بوو. یەکێ لەوانە دەوڵەتی بابل لە مەنتیقەی عێراقا کە ئیتر یەک لە دوای یەک دەوڵەتەکانی ئەکەدیەکان و سۆمەریەکان و ئاشووریەکانەوانە حکمیانە کرد لە جنوبی عێراقا لە ناوەڕاست و جنوبی عێراقا لە مەنتیقەی شیمالە لە مەنتیقەی کوردستانی خۆمانە لۆلۆیەکان و گۆتیەکان و سەروتر لە کوردستانی تورکیایە حیسیەکان یاخود هیتیەکانیان پێ ئەوتێ بە کوردی ئەوانە حکمیانە کرد و میتانیەکان لە مەنتیقانەیە کۆمەڵ ئەقوامێک پیا ببوون هەردووکیان لە مەنتیقی هندستان و کۆچیان کرد و هەنگیان لە ئاسیای ناوەڕاستەوە دابەزی بوونە خوارەوە تر ئەنواع و ئەشکاڵ قەوم لە مەنتیقانەیە خەریب و پیا ئەبوو زیایان ئەکرد لە ماوەی ئەو 2-3 دانە ساڵەیە و حەضارەت و شارستانیەتی گەورەیان دروست ئەکرد کە دیارترین و گەورەترینیان ئەوە بووکەوە لە وڵاتی عێراق و لە وڵاتی میسرا بوو کە ئەوانەی میسر بۆ ماوەی چەند هەزار ساڵێک حەضارەت و شارستانیەتەکان بەردەوام بوو وانەشی کە لە عێراقا بوون بە هەمان شێوە هەرچەندە چەند جیلێک و چەند حکمێک ئەگۆڕایەک لە دوای یەک بەڵام توانیان دەوڵەتی گەورە دابمەزرێن و یەکێکیش لەو دەوڵەتانە دەوڵەتی میدیەکان بوو کە لە کوردستانی خۆمانە بوو کە ئەگەڕێتەوە بۆ 2 حقبە یاخود بۆ 2 سەردەم میدیە کۆنەکان و میدیە تازەکان کە کۆتاییان بە ئەژدەها کات کە ئاخر پاشایان بوو. ئەن لەم فترەیە کە ئەم حەضارەت و ئەم دەوڵەتانە دروست دەبوون خوای تەبارەک و تەعالا باسی هەنگێ لەو پێغەمبەرانەی کردووە سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ کە ناردوێتی بۆ ئەو قەومانە زۆریشیانی باز نەکردووە ئەوەی کە ئەو خەڵکە لەبەر چاویان بۆ یاخود ئاساوارێکی لە دوای خۆی بەجێشتۆ یاخود کتێبێکی ئاسمانی پاشماوەیەکی لە دوا بەجێماوەیە خەڵک ناوی پێغەمبەرەکان لە بیرماوە زیاتر ئەوانەی باس کردەوە وەکو بیرهێنانەوەیەک بۆ ئەو خەڵکە هەندێکشی باس کردووە کەوا خەڵکەکە نەیبیستووی مەسەلەن عەرەب لە قورئانە باسی هود و قەومی هودی نەبیست بوو بە هیچ شێوەیەک باسی هودی نەبیست بوو کە خوای تەبارەک و تەعالا باسی کردووە یاخود باسی هەندێک لەو پێغەمبەرانە مەسەلەن یونس لە مەنتیقەی موسڵا مەشهور بوو بەڵام عەرەبەکانی حیجاز باسی یونسیان نەبیست بوو نەیانەزانی ویسکێیە یەسع زەلکفل کۆمەڵێکی زۆر لەو پێغەمبەرانە خوای تەبارەک و تەعالا لە قورئانە باسی کردووە بە تایبەتی عەرەب و ئەهلی ئەو مەنتیقەیە بێئاگا بوون لێیان هەندێکیشان ناویان هەبوو وەکو موسا و عیسا سەلامی خۆیان لەسەر بێت وەکو ئیبراهیم و ئەولادەکانی هەر مەشهور بوون لەلایەنە بۆ چونکە جوولەکەکانیش تێکەڵ بە عەرەبەکان ببوون تا ڕادێک بە حەضارەتەکەی یەکتر ئاشنا بوون بەڵام نەگەوەی کە تەفاسیل و وردەکاری بزانن دەربارەیان. لە دوای لووتەوە سەلامی خوای لەسەر بێت و لە ناوچوونی ئەو قەومە بەو توندێ و بەو ئەو غەزەبی کە خوای گەورە لێگرتن هەر عەرزەکەی لە بن هەڵکۆڵی و نەغڕۆی کردن و هەڵی گێڕانەوە ژێرەوەی عەرزەکەی هێنایە سەرەوەی بردە ژێرە و ئاگربارانی کردن و کردنی بە عیبرەتێک بە شێوەیەک حتا ئەمڕۆ جێگاکان هیچ نوع مەخلوقێکی لێ ناژی کە دەریای مردووی پێ ئەوترێت وەکو باسمان کرد لە ئەڵقەی پێشووە ئەو هەموو خوێی تایە بەڕادێک نسبەی خوێکەی زۆرە کاگاتە نزیکەی لە 30 بۆ 35 ئاوەکە هەر خوێیە تەنانەت ماسیە کرمێکیش ناتوانێت لە ناو ئاوەیە گوزەران کاو بژی خواوای لەکرد و غەزەبێکی وای لەکرد و هیچ مەخلوقێ نەتوانێت لە شوێنەواریشانە بژی. لە دوای ئەمەوە خوای تەبارەک و تەعالا بۆ حجە بڕین و
بۆ بنەبڕکردنی بیان و خوازان بەردەوام پێغەمبەری ناردوو نەهێشتۆ هیچ قەومێ بێ پێغەمبەر بن. بەڵام ئێمە ناینە سەر ئەوەی کەوا وردەکاری و پێغەمبەرانە چونچووکە هەمیان یەک قسەیان بە قەومەکانیان و تۆ قەومەکانیش هەر هەموو دژاتی پێغەمبەرەکانیان کردووە. هیچ قەومێ نەبووە پێغەمبەرەکەی بۆ نەچێ ئەو پێغەمبەران شار بەدەر نەکردبێ یا بەرامبەرینەوە سابن دژاتیان نەکردبێ بۆ کەس بە ئاسانی نەچۆتە سەر. ئەمە سونەتی خوا بووە. دایمی خوای بەرامبەریان وەسان بە تایبەتی دەسەڵاتدارەکان و دەوڵەمەندەکان دایم لە سەنگەری دژی پێغەمبەرەکان نابوون. بڕۆ قورئان بخوێنەوە هەشت پێغەمبەرێکی ناردوو خوای تەبارەک وتەعالە قال المەلأ من قومه دەستیان کردووە بە محارەبەکردنی و بە کێ لەلایەن مەلەئەوە مەلەئیش دایم دەسەڵاتداران و پیاوەماقوڵان و ڕیشسپیان و دەوڵەمەندەکان و پیاوە دیارەکانی میلەت بوو. ئەوانە لە دەسەڵاتی خۆیان ترساون، لە سوڵتە و پار و نفوزی خۆیان ترساون. دایمی خوای دوژمنایەتی ئەم پێغەمبەرانەیان کردووە کە ئەمانە ویستیانە کەس زوڵم نەکات، کەس دەستدرێژی نەکات، کەس ماڵی کەس بە ناحەق نەخوا. لەبەرەوە ئەمانە فکرێکیان هێناوە دژی ئەوەیە کە ئەمان کاری پێ ئەکەن. بەرژەوەندەکانی ئەمانە خاتە خەرەوە بۆیە هیچ کات دەوڵەمەند و دەسەڵاتدارەکان بەنامەی پێغەمبەرانەیان قبوڵ نەکردووە ئیلا من ڕەحیمە ڕەبی، ئیلا مەگەر کەسانێکی تاکتاکە نەبێ هەڵبژاردەی خوا کە خوای گەورە ڕەحمی پێکردون دڵیان لە دڵیان ئاشنا بۆ زانێتی دڵی ئەمانە پاکە و مەخلوقێکی تایبەت بوون. ئینە ئامیان دوژایەتی پێغەمبەرەکانیان کردووە. ئێمە دینە سەر باسی ئەو فترەی کەوا بەنی ئیسرائیل یاخود بڵین یعقوب کە ئیسرائیلە کە ئیسرائیل کە ئاوتری ئیسرائیل مەبەستمان پێ یعقوبە سەلامی خوای لەسەر بێت. ئیسرائیل لە دوو کەلیمە پێکاتەوە، ئیسرا لەگەڵ ئیلە، ئیل هەر ئەڵڵاکەی خۆمانە جوولەکەکان وایان پێدەوت. ئیل یعنی ئەڵڵا، ئیسرا یعنی عەبد، ئیسرائیل یعنی عەبدوڵڵا. بەکێ ئەوترا بە یعقوبی کوڕی ئیسحاقی کوڕی ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێت. ئەم ناوە کاوتێ بەنی ئیسرائیل یعنی نەوەکانی ئیسرائیل، نەوەکانی ئیسرائیل یعنی ئەولادەکانی یعقوب کە 12 کوڕی هەبوو کە هەمووتان لەوانەیە ناوبانگیتان بیست بێت کە یەکێک لەوانەیە یوسف بووە، یەکیان بنیامین بووە لەگەڵ براکانی تریانە کە چاڵەکان خسێ براکی خۆیان خسە ناو بیرەکە و ویسیان بیکوژن. ئەمانە ئەولای ئیسرائیلن، یعنی ئەولادی یعقوبن، یعنی ئەولای عەبدوڵڵان. عەبدوڵڵا مەبەستمان پێ یعقوبە ئیسرائیلە. دوایەوەی کە ئەو چیرۆکەی کە هەمومان ئەیزانین بەسەر یوسف هاو سەلامی خوای لەسەر بێت کە ئێمە لێرە ناچینە ناو باسی ئەو چیرۆکە یوسف و سەلامی خوای لەسەر بێت و ناچینە ناو تەفاسیلی ژیانی پێغەمبەرەکانەوە. ئێمە باسی ئەحداسەکانەکەین بە عام کە ئەم پێغەمبەرانە هاتوون و چی ڕوویداوە. یوسف سەلامی خوای لەسەر بێت کە دەسەڵاتی میسری گرتە دەست و بوو بە عەزیزی میسر، لەو سەردەمەیە جیلێک لە پاشاکان حکمی میسریانە کرد کە بە ئەسڵ میسری نەبوون. ئەو جیلەی لە سەردەمی یوسفا سەلامی خوای لەسەر بێت، یوسف و یعقوبە حکمی میسریانە کرد. لە تاریخا پیانەوتێ هەکسۆسیەکان. هەکسۆسیەکان بە ئەسڵ لە مەنتیقەی شیمالی میسر و لە مەنتیقەی فەلەستین و وڵاتی شام و جنوبی تورکیاوە ئەمانە هاتوونەتە کوێ، هاتنە میسر و میسریان داگیر کرد. فترەی هەکسۆسیەکان لە دەوروبەری ساڵی 2009 پێش زاینەوە دەست پێ ئەکا هەتاکو ساڵی 1587 پێش زاین. 2009 پێش زاین هەتاکو چەند 1587 پێش زاین ئەمە فترەی حکمی هەکسۆسیەکان بووە. ئەم فترێ پێ ناوتێ فترەی حکمی فرعەونەکان، ئەوانەی کەوا بە پاشاکەی میسر لە سەردەمی یوسفە ئەڵێن فرعەون غەڵەتیان وتووە. ئەسڵەن میسریەکان ئەگەر کەسانێک حکمی بکردنایە کە لە ئەسڵی خەڵکی میسر بوونایە بە فرعەون ناویانە بردن، بەڵام ئەگەر داگیرکەر بوونایە پیانەوتن مەلیک پاشا. بۆیە خوای تەبارەک وتەعالە لە قورئانی پیرۆزە کاتێ باسی پاشاکەی سەردەمی یوسفمان بۆ کاڵە قال المەلیک، بە مەلیک ناویە بە. بەڵام کاتێ باسی پاشاکەی سەردەمی موسامان بۆ کا سەلامی خوای لەسەر بێ بە فرعەون ناویە بە. بۆ چونکە ئەوەی سەردەمی یوسف لە هەکسۆسیەکان بوو کە لە ئەسڵا میسری نەبوون، ئەوان حکمیانە کرد. خەڵکی میسریش لەو سەردەمەیە بەو پاشایانەی ئەوت پاشا مەلیک. بەڵام ئەگەر پاشاکان لە ئەسڵی میسریەکان بوونایە، لە بنەچەی میسرەکانی خۆیان بوونایە، بە فرعەون نایانە برد. کامەش هەر بۆ خۆی موعجیزەیەکی قورئانیە. پێغەمبەر صلی الله علیه و محەممەد صلی الله علیه و چۆن زانی پاشاکەی سەردەمی یوسف بە مەلیک ناوەبرا، بەڵام ئەوەی سەردەمی موسا بە فرعەون ناوەبرا. دیقەت من ئەو هەموو باسی یوسف و پاشاکەی سەردەمی یوسفەکە لە قورئانەکە چی ناوی فرعەونی تیا نییە، چونکە ئەو کاتە پێی نەئەوتا فرعەون، پێوتا پاشا مەلیک، بۆ چونکە لە هەکسۆسیەکان بوو کە ئەوان بە ئەسڵ میسری نەبوون، ئەوان حکمی میسریان گرتووە، دەست و داگیریان کردبوو. بەڵام ئەوەی سەردەمی موسا ئەوە لە فرعەونەکان خۆیان بوو، لە ڕەچەڵەکی میسریەکان خۆیان بوو.
یعقوب سەلامی خوای لەسەر بێ بە خۆی و هەموو کوڕەکانی و هات بۆ لای یوسف نادی بە دوایە سەلامی خوای لەسەر بێت بە دوای باوکی و کەس و کارەکەیە هەر هەمیان هاتن لە میسڕ نیشتە جێبوون ڕێز و حورمەتی باشیانە بوو هەتا یوسف مابوو ئەم قەومە ئەو پەڕی ڕێز و حورمەتیان هەبوو لە دوای یوسف و نەمانی یوسف ئەو لایەکانی براکانی و ئەو لایەکانی وردە بۆ ئەوەی خۆیان جێی خۆیان بکەنەوە بۆ ئەوی دەسەڵاتەکەی سەردەمی یوسفیان بمێنێت دایم خەریکی خۆنزیکردنەوە و ماستاوکردن بوون بۆ کێ بۆ دەسەڵاتدارانی ئەو سەردەمە یعنی بۆ کێ یعنی بۆ هەکسۆسیەکان کە حکمی میسریان بەدەست بوو ئەم ئەو لای دوانزە برایە تەڵەن براکان ناوەکانیان ڕەئۆبین و شەمعون و لاوی و یەهوذا و یەساکر و زەبۆلۆن و یوسف و بنیامین و دان و نەفتالی و جاد و ئەشیر بوو ئەمانە کوڕانی کێ بوون ئەسباتی ئیسنا عەشەرەیان پێوترێ ئەو لایەکانی کێن هی یعقوبن هەتا یوسف مابوو ڕێز و حورمەتی باشیان هەبوو لە لای دەوڵەت دوای یوسفش هەر ڕێز و حورمەتیان مابوو بە ماوەیە بەڵامی تر کە جیلەکانی تر پیا بوو ئەمانە بۆ ئەوەی هەوڵ بن جێی خۆیان بکەنەوە ئەو دەسەڵاتیان هەبێ خۆیان دایم نزیکە کردەوە پیاوی دەوڵەت بوون ئەو لایەکانیان خۆیان کردبوو بە پیاوی دەوڵەتی کێ هەکسۆسیەکان کە حکمی میسریانە کرد کاتێک کە هەکسۆسیەکان شکان لە دەوروبەری ساڵی 1587 ئەمانە وەکو بڵی پشتیان شکا ئەو دەسەڵاتیان نەما فیرعەونیەکان هاتنەوە سەر حکم ئەوان ڕقیان لە کێ هەڵگرت لە بەنی ئیسرائیل لەسەرەوەی کە ئەو ماوەی 400 ساڵەی پێشووتر نزیکەی 400 دانە ساڵی پێچوو لە بینی یوسف بۆ موسایە سەلامی خوای لەسەر بێت 400 بۆ 500 دانە ساڵە ماوەک 400 بۆ 500 دانە ساڵ فترەی بینی موسا و یوسفە سەلامی خوایان لەسەر بێت کاتی فرعونەکان هاتنە سەر حکم ئیتر دەسەڵاتی کێش نەما لەگەڵ هەکسۆسیەکانە دەسەڵاتی بەنی ئیسرائیل و حەڤوایان نەما لەلای ئەوان بەڵکو ڕقیان لێ هەڵگرتن چونکە ئەمانە دەست و پەیوەندی کێ بوون هیچ جیلەکەی پێشووتر و دەسەڵاتدارانی پێشووتر بوون ئالێرەوە باری بەنی ئیسرائیل ئەولایەکانی ئیسرائیل نەوەکانی یعقوب سەلامی خوای لەسەر بێ کەوتە لێژی و کەوتە لاریەوە فرعونەکان کەوتنە زوڵم لێکردنی بەنی ئیسرائیل بە حەق و بە ناحەقیان کوشتن هەربوو دەسەڵاتیان لێسەنەوە مەجالی تیجارەت و ئەمانەیان پێ نەئەدان وایان لێ هات تەعەدایان لە ژن و مناڵیانە کرد مناڵیان نەبوو مناڵیان سەرەبڕین هەمیان بە عەبدی خۆیان ئەزانی بە خەڵکێکی غەیرە جا میسڕیەکانە عادەتیانەوە بوو بە چاوێکی سووکە و سەیری خەڵکی غەیریان ئەکرد ئەمە فرسەتەیە بۆ هەڵکەوت ڕقێکیان هەبوو لە کۆن و لە ماوەی 400 ساڵی پێشووترە بۆ لەم بەنی ئیسرائیلیانە کە ئەوانیش خۆیان ڕەفتاریان باش نەبوو ئەوان لەگەڵ براکەی خۆیانە باش نەبوون براکەی خۆیان هێنا و کردیانە ناو چاڵەوە وەڕقیان لە برای خۆیان هەڵگرت و لە بەرەوەی حەزۆتیانە بوو ئەم نەوعە ڕێگی دەماری خراپێ لە ناو ئەولایانەیە هەرما بوو عادەت و طەبیعەتی جوولەکەیەتیان هەبووە وەکو بەنی ئیسرائیلەتی لەبەر ئەوە خەڵکە کە ڕقی لێ هەڵگرت بوون وەڕقەکەش بەکێ ڕژا بەو کەسانی کە ئەولای ئەوان بوون لە سەردەمی کێ لە سەردەمی فرعونەکانە دوای کە فرعونەکان گەڕانەوە سەر حکم و سەردەسەڵات بۆیە باری بەنی ئیسرائیل کەوتە لێژی دوای ئەوەی کە زوڵمێکی ئەجگار زۆریان لێکراوت ماوەیەکی زۆر لەژێر ئەو زوڵمایە وان بۆ هات زۆریان بۆ هات کەوتنە بیرکردنەوە لەوەی کەوا هەر کوێ بەجێ بێڵن میسر بەجێ بێڵن چونکە خۆیان میسری نەبوون لە ئەسڵا لە کوێوە هاتن خۆیان لە ئەسڵا ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ لە شاری حەڕان نیشتە جێبوو کە کەوتە حدودی تورکیا و سووریای ئەمڕۆوە یعقوبی باوکیان و ئیسحاقیش سەلامی خۆیان لەسەر بێ لە مەنتیقەی سەحرای سینا و سەحرای نەقەبا نیشتە جێببوون دوایی هاتنیانی لە بینی فەلەستین و لە بینی وڵاتی شام و لە بینی میسرا کاتی هاتنە میسر وتیان هیچ نەبێ بڕۆینەوە سەحراکەی خۆمان هیچ نەبێ بچینەوە مەملەکەتانی خۆمان ئەرزی خوا پان و بەرینە بەڵام تەحمولی ئەم زوڵمەمان پێ ناکرێت لێرە لەبەر ئەوە مقۆی کۆچکردن بۆ جارێکە کەوتو بۆ مێشکی کێوە بەنی ئیسرائیلەوە کە هەستن وڵاتەکە تازە بە کەڵکی ئێمەنەماوە بەڵام بەنی ئیسرائیلی ئێستا خۆ بەنی ئیسرائیلەکەی جاران نییە ژمارەیان گەیشتۆتە نزیکەی 7,000 بۆ 100,000 کەس لە ماوەی 400-500 دانە ساڵەمانە ئەم وەچیان خستوێتەوە زۆر بوون بەڵام لە چاو میسرەکانە هیچ نین و کەمن بوون بە قەومێکی کەمینە لە ناو میسرا کە ئێستا خەڵکی میسر ڕقی لێیانە بە تایبەتی دەسەڵاتدارانی میسر بە پاژماوەی دەسەڵاتی پێشویان نەزانن لەبەرەوە محارەبە ئەکرێن زوڵمیان لێکرێت تەعەدایان لێکرێ ئەکوژدێن خوێنیان بە ناحەق ئەڕێژرێت مناڵیان ئەکوژدێت ئافرەت و شەرەفیان تەعەدای لێکرێت بۆ یەکە زۆر بێتاقەت بوون
عاقڵەکانیان بیریان لەوا کردۆ کە بڕۆن. لەم کاتەیە و لەم زروفەیە لە نزیکەی 450 ساڵ بۆ 500 ساڵ لە دوای یوسف سەلامی خوای لەسەر بێ، لەم کاتەیە خوای تەبارەک و تەعالا بەنی ئیسرائیلی بەسەر کردەوە بە گەورەترینی پێغەمبەرەکانی بەنی ئیسرائیل کە ئەویش موسایە سەلامی خوای لەسەر بێت. موسای نارد بۆ بەنی ئیسرائیل و بۆ عامەی خەڵکی مصر. خوای تەبارەک و تەعالا کە موسای کرد بە پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت، یەکەم جار موسای هەر پێشان نەنار بۆ لای بەنی ئیسرائیل، هەر ڕاستەوخۆ ناردی بۆ لای فرعون، داوای لە فرعون کرد کە بیڵە من بەنی ئیسرائیل هەڵگرم لەم ئەرزە بیبەمە کوێ؟ بیبەمە دەرەوە. ئەمە مانای وایە بەنی ئیسرائیل گەیشت بۆ بینە قاقایان ئەیانویست هەستن لە مەنتیقەکە بڕۆنە دەرەوە، بەڵام فرعون ڕێگەی نەئەدان. ئەیوو ئێوە هەر وەک چۆن نۆکەر و وەکو مواڵتنێکی دەرەجە 2 دەرەجە 3 بێ لە وڵاتەیە خزمەتی ئێمە بکەن، ئەیانویست قوتاریان بێ و ڕزگاریان بێ لە وەزعە، بەڵام فرعونەکان نەیانەهێشت. بۆیە کە موسای پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ یەکەم جار کە خوا ناردی بۆ ئەوە ناردی ئەم بەنی ئیسرائیلە لە ژێر ستەمی ئەو نەجاتدا. یعنی یەکەم جار نەچۆ ناو بەنی ئیسرائیل و قسەیان بۆ بکە، هەر یەکسەر خوا ڕاستەوخۆ ناردی لەگەڵ هارونی برایە، وتی اذهب إلى فرعون إنه طغى فقل هل لك إلى أن تزكى وأهديك إلى ربك فتخشى فأراه الآية الكبرى فكذب وعصى ثم أدبر يسعى فحشر فنادى فقال أنا ربكم الأعلى فأخذه الله نكال الآخرة والأولى. ناردی بۆ لایەن فرعونە پێی بڵێت تۆ خوانیت، ئیعلانی خوایەتی و کردووە بەسەر ئەم خەڵکەوە وەکو خوا مامەڵاکەی. جا ئەم فرعونەی سەردەمی موسا بۆ معلوماتی بەڕێستان پێوتێ ڕەمسیسی 2، پێی ئەوترێ ڕەمسیسی 2. ڕەمسیسی 2 کوڕی ڕەمسیسی 1، ڕەمسیسی 1 کوڕی کابرایە کە بە ناوی هوڕەمهەب. ئەم هوڕەمهەبە ئەم پیاوە قائیدێکی گەورە بوو لە زمانی تووتعنەخامونە کە ئەوش کوڕی ئیخناتونە. ئەمە سیلسیلەیەکن لە فرعونەکان. لە ماوەی ئەم چەند فرعونەیە بتەواتی بەنی ئیسرائیل زوڵمیان لێ ئەکرا و ئەچەوسێنرایەنەوە. ئەم ڕەمسیسی 2 ئەوانەی کە تاریخ بۆ مامبازەکان نەگدین، هەنگێ ڕیوایەتی جوولەکەکان ئەڵێ 300 ساڵ عمری بووە، بەڵام ئەوەی کە ئەمڕۆ لە پاشماوەی ڕەمسیسی 2 کە ئاسارێکی ئێجگار زۆری بەجێهێشتۆ لە ناو میسرا، هەڕەمەکان ئەو دروستی نەکردوون، بەڵام گەورەترین مەعبەد کە مەعبەدی ئەبوسون بوو لە ئەو دروستی کردووە کە سەدان پایی وای تایە. ئەمڕۆ هەلایەن عەجیبە ئەم پایە بەرزانە چۆن دروست کراوە، هەیکەل و بتی وای دروست کردووە بۆ خۆی و بۆ عائیلەکەی کە بە عەقڵی کەسە نایە لەو سەردەمەیە توانابێت، تەنانەت ئەگە لە هەڕەمەکان مهمتر نەبێت کەمتر نییە. ئەم ڕەمسیسی 2 ئەوەی کە لەسەر بەردە قوڕینەکان دۆزراوەتەوە باسی ژیانیان پیاوەکە باز دەواکەن کە لە دەوروبەری 90 ساڵە ژیاوە، ینی 90 ساڵ ژیاوە. 69 دانە ساڵ ئەڵێن حکمی میسری کردووە، 69 دانە ساڵ حکمی میسری کردووە ئەم ڕەمسیسی 2. ئەم ڕەمسیسی 2 کە فرعونەکەی سەردەمی موسایە سەلامی خوای لەسەر بێت کە لە ئەخیری تەمەنیا خوا موسای نارد، لە 10 ساڵی ئەخیری عمری ئەم پیاوەیە خوا موسای نارد بۆ بەنی ئیسرائیل و بۆ ئەم فرعونە. ئەم پیاوە باز دەکەن کە نزیکەی 100 ژنی هەبووە، یاخود زیاتریشیە بۆ هەموو جەواری و ئافرەت و شتەی کە لە ناو قەسرا بوون هەرچێکی ویست بێ لە بەردەستیا بووە. باز لەوە ئەکەن کە نزیکەی 100 و ئەمەندە منداڵی هەبووە، 40 و ئەمەندەی کچ بووە، کوڕ بووە و 60 و ئەمەندەی کچ بووە. ئەم پیاوە خۆی خوای خۆی بۆ ناوزبیلا خۆی بەخوا زانیوە. ڕاستە لەو کاتەیە خوایەک هەبووە نەعوذ بالله بەهینی ئەوان بتێک هەبووە پیان و تۆ ئامون کە ئەمەیان بەخوای خۆیان زانیوە، ئامونیان پێوتووە. ئەم ئامونە خوای میسرەکان بووە، بەڵام فرعون کە هەیکەلەکانی خۆی دروست کردووە خۆی و ئامون پێکەوە دانیشتون، یعنی وایان پیشانناوە ئامون نەعوذ بالله بڵێ خوای ئاسمان و ئەم خوای ئەرز و پێکەوە شەریکن و هەردووکیان خوان کەوا دانیشتون لەسەر کورسی خوایەتی و لەسەر کورسی دەسەڵاتە. ڕسمەکان وا پیشانێن کە فرعون ڕەمسیسی 2 لەگەڵ کیا دانیشتووە؟ لەگەڵ ئامونە دانیشتووە، یەک پلە و یەک پایان هەیە. ئەم فرعونە خۆی ئارەزوی خۆی بوو یاسای بۆ خۆی دانا، قسەی ئەو ڕەدانەوەی نەبوو، بۆیەکە هەنگێ قانونی وای بەکارێنا، هەنگێ شتی بەکارێنا کە بە عەقڵی کەسان نایە. ئەم پیاوە 5-6 هەر لە کچەکانی خۆی مارە کردووە لە خۆی بە حسابی خۆی بۆ ئەوەی نەسلەکەی ون نەبێت، 5-6 هەر لە کچی خۆی هێناوە مارەی کردووە، بێجگە لەو هەموو ئافرەتی تر کە لەبەردەستیا بووە. ئەم فرعونە ئەم ڕەمسیسی 2
69 دانە ساڵ حکمی میسری کردو تەمەنیشی 90 شتێک بۆ کاتێک کە مردووە یاخود 90 ساڵ بووە کاتێک کە مردووە لە گەنجێتیا دەسەڵاتی گرتە دەست و شەڕیشی لەگەڵی هیتیەکانە کردو هەنگە شەڕیکەی کردو زۆری ڕسمەکانی سا ماوەتەوە کەوا چۆن بە حسابی خۆی سەرکەوتنی بەدەست هێناوە لە معرەکەی لە شەڕی قادش و کۆمەڵە شەڕی ترا کە زیاد لە حەدی ئەلامێکی بۆ خۆی گەورە کردو لە دەسەڵاتی ئەوە لە فترەی حکمی ئەوای تەواو دەسەڵاتی خۆی چەسپاند بوو و فترەی ئەویش تاریکترین فترەی ژیانی بەنی ئیسرائیلیەکان بوو باش ئالە ماوەشە وا نەزانن بەنی ئیسرائیلیەکان لە میسرا ئیتر ئەمانەش هەمووی یەکتاپەرست بوون و خۆیان بە حەق ناسیوە و هەر لەسەر دینەکەی ئیبراهیم و ئیسماعیل و ئیسحاق و یوسی باوکیان ماونەتەوە نە ئەوانیش دینەکەیان گۆڕی بوو سەقەتیان کرده بوو بە هەزار شێوە تێکەڵ بە خرافات و بەبتەکانی ئەوانیان کرد بوو بە عەقائیدی قەومەکانی کەیان کرده بوو تەواو ئینحیرافیان کرد بوو بەس ئەوە بوو بەناو مابوونەوە کە ئەمانەش ئەولای ئەم پێغەمبەرە نازدارانن سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێت کاتێک خوای گەورە ئەم ئومەتەی بەسەر کردەوە و ئەم پێغەمبەرە نازداری بۆ ناردن دوو پێغەمبەری بۆ ناردن موسا و هارونی برای سەلامی خۆیان لەسەر بێت کاتێک کە هاتنە قەسری فیرعەونە و داوایان لێکرد ئەرسل معنا بەنی ئیسرائیل ولا تعذبهم بەسەیتر لەوە زیاتر ئەشکەنجەی بەنی ئیسرائیلەکان مێ و ڕوخسەتیان بە با لەگەڵ ئێمە بین و بڕۆین بە عەرزی خوایە خوای گەورە دەرومان لێ کات و بۆ کوێ ئەڕۆین بەس تۆ ڕێگەمان بە بڕۆین ئەوە بوو فیرعەون جارێ وتی تۆ هەڕەشەی لە موسا کەوتی تۆ کاتی خۆی قەتڵێکی کردو لای ئێمە مەطلوبی تۆ سپڵیت و هیچی لەبەر چاو نیە لە ماڵ و قەسری خۆمانە گەورەمان کردویت و چونکە موسا هەر بە مناڵی لە فەردەمێکا ساڵێکە کە موسای تیا لەدایک بوو فیرعەون جەنابی خەوی بینی بوو خەوەکە بۆیان لێگا بۆ معناکەی وای ئەم ساڵ کوڕێگە بێ لە بەنی ئیسرائیل مڵکی تۆ داگیرەکە ئەوش ئەمری کرد هەرچی نێرینە هەبوو سەری بڕنەوە ساڵای ترەوە قەرارەکەیەتی هەموو نێرینەی ئەم ساڵ سەر بڕن بیان کوژن هەرچی مناڵی مەلۆتکە هەیە دایکیشی لە تاوە خستێ ناو سەبەتەیەک و خستێ ئاوی نیلەوە ئاوەکە قەدەری خوا بردێ ناو قەسرەکەی لە جۆگەلێکەوە بردێ ناو یەکێ لە قەسرەکانی فیرعەونەوە کە لەو کاتەیە فیرعەون و خێزانەکەی دانیشت بوو خێزانەکەی تەکلیفی لێکردوتی من مناڵم نابێ یەکێ لە خێزانەکانی کە ئەڵێن ئاسیە بووە ڕەحمەتی خوای لێبێت بە قسەیەکی وتی باشە مناڵە تۆ هەڵی بگرێنەوە با بۆ تۆ بێت قەیناکەمادە مناڵ نیە و حەزی لەکەیت خوای گەورە خستێناوانەوە لە ناو عایلەی ئەوانە گەورە بوو جارێ فیرعەون ئەوە یایە لە ڕووتی تۆ سپڵی تۆ لە بەرچاوێ دوایی پیاوێکە لە ئێمە کوشت و هەستاوی ڕاو کردووە ئەوە چەند ساڵە دیانی ئیسا هاتوویتەوە داواکەی هەموو بەنی ئیسرائیلیش بەبێ و ئەژڵەی من پێغەمبەرم بە منی ژەڵی تۆ خوانیت و ڕەب العالەمین خوایە ڕەب العالەمین کێیە وما رب العالمين رب العالمين كيا قال ربكم ورب آبائكم الأولين خوای ئێوە خوای باو باپیرانی ئێوەشە فرعون جوتی إن رسولكم الذي أرسل إليكم لمجنون أم پێغەمبەری کە بۆتان هاتووە شێتە باو باپیرانی ئێوە چیە و لەوەتی هەم ما علمتم لكم من إله غيري وتی من نەمزانی غيري من هیچ خوایەک هەبێ بجماعتي وديا قومي أليس لي ملك مصر وهذه الأنهار تجري من تحتي باشا قومك مصر همو ملكي منيا همو ما في خمنيا أو همو تشمر ربالة لجير بيمنو نارو دا صلاتي منيا خوايك كي هيا بد غيري منا ئەم خوای کێکەوە تۆ باسێکی تو کەس نایبینێ و زۆر بە تەکەبورێک و بە عەجرەفێکەوە ئاخر شت موساوتی ئێگەڵ بەرگەم بۆ هێنای لای خواوتی دەیکوا فەئتی بیها ئین کونتە من الصادقین کوا گەشتێکی پێ بەڵگەیەک چەند معجیزەی پیشاندا یەکی لەوانە دارەکی دەستی بوو کە فڕیدا بوو بە هەژدیهایەکی گەورە فرعون هەر ڕۆحی چوو لە ناو قاعەی کۆشکەکەی خۆیان و وەزیرەکانی دەستی پێوەنەکانی هەر یەکەی هاوارێن لێ بەرز بوو بەلایەکە ڕایان کردو دوایش هاتەوە دەستی موسا بووە بە دارێک دەستی خسە بن باڵێ و کە دەری هێنا وەک چۆن ئەمڕۆڵەن بلاجکتۆرێکی گەورە هەموو قەسری فرعونی ڕوونا کردەوە بە شێوەیەکی ئاوا داگرسا و وتی ئەمەی کە تۆی هیچ نییە ئیلا سیحر نەبێت ئەمە تەنها چییە سیحرە ئەگەر چونکە لەو سەردەمەیە سیحر زۆر هین بوو ئەوە بوو سیحر بازاری کۆ کردەوە بۆی تەحەدای موسایان پێکا سیحر بازار شکان و سیحر بازەکان لە پێش هەموو کەسێک و ئیمانیان بە موسایانە چونکە ئەوان فەنی سیحریان نەزانی زانیان ئەمەی کە موسایکە لە علمی سیحرانی و علاقی بە سیحرەوە بۆیە باوەڕیان بە موسایانە ئەویش هەمیانی ڕاست و چەپ قۆڵ و قاچیانی بڕی و بەدار خورمای هەڵی واسین هەتا هەمیانی کوشت و هەر کەسێک بەرامبەری وەستا کوشتی بەم شێوەیە دەوری 9 ساڵ موسا مایە و لە ناو بەنی ئیسرائیل و لە لای فرعەونە هەر ساڵی خوا بەڵایەکی گەورەی بەسەر فرعەون و قەومی میسر هێنا بە چاری ناچاری ڕایانە کرد بۆ لای موسایان و موسا بەخواکە بڵێ بەزەم جارە ئەم بەڵایەمان لەسەر دەفعکە ئیتر چی ئەوێ بە قسە دەکەین کاکە بەنی ئیسرائیل لەگەڵ عالم کە موساش دوعایە کرد بەڵاکەیان لەسەر دەفع بوو
فرعون وعدەکەی پەشیمانە بۆ و نێهێش بەنی ئیسرائیل بەرێ لەگەڵ خۆیان ساڵێک کولای لە زەرعاتیان هیچی بۆ نێشتن هاواریان کرد بۆ موساوتیان موسا خواکەت پێی بڵە کاکە بەس کولەکەمان لە کۆڵ کاتەوەی تر چی ئەوێ بەسەر چاو تۆ چۆنەڵێ ئاواکەین کە دوعای کرد و کول لە هەمووی ڕۆشت و نەماوە نەیهێرت زەرەرەکە بەتەواتی بێ پەشیمان بۆ ساڵێکە خوا بۆقی بۆ ناردن وای دێهات هەموو باخ و باخات و زەرعاتیان وەکو مێلولە چۆنی لە ئاوا بۆقی ژیانیان لێ تاڵ بوو ماڵیان جێگەیتیانە ماکەتیان بێ دیسانە هاوریان بۆ موسا کرد موسا دوعای کرد و خوای گەورە لە دەست ئەوە نەجاتیان ساڵێکیان ئاوەکەیان سوور بوو بە خوێن هەروکو خوێنی یا نەیانزانیم ئاو بەچی وایلێتەوە وای لێ هاو ئاوی خواردنەوەیان دەست نەئەکەوت هاواریان کردەوە بۆ موسا نۆدانە ساڵ لەسەر یەک خوای گەورە موعجیزەی پیشانی ئەمانەیە و لەسەر دەستی موسا موعجیزەی پیشانی فیرعەون و میسڕیەکانەدا هەر ئیمانیان نەهێنا ئاخر جار موسا بە فەرمانی خوا قەراری داکەوە بە شەو بەدزیەوە لە فرسەتێکە بە ناوی ئاهەنگگێڕانی جەژنەوە ئەمان کۆ ببنەوە شەو فرسەتیان هێنا و خۆیان کۆ کرد بۆ بەنی ئیسرائیل ژن و منداڵ و مەڕ و ماڵات و هەر هەمووینەکانیان دیارە ئەمەش ئاماژەیە بۆ کە بەنی ئیسرائیلەکان زۆر تێکەڵ نەبوون هەر لە گەڕەکی جیاجیا و لە ناوچەی جیاجیا و منتیقەی جیاجیا مابوونەوە لە ناو میسرە بە شێوێک بڕیاریاندا هەر هەموو هەستن و کۆچکەن و میسر بەجێ بێڵن لەگەڵ هەستان و ڕۆشتن و لە شار دەرچوون خەبەر گەیشتە فیرعەونتیانەرە وەڵا ئەم شەو فرسەتیان هێنا و دەرچوون موسا و هاڕون هەموو بەنی ئیسرائیلیان گرتووە کە لە هەنگی ڕیوایەت ئاڵێن نزیکەی 100,000 یا 120,000 کەس بوون نفوذ بوون کە ئاستاون مەڕ و ماڵاتەکانیشان بن و مریشک و قەلەکانیشان لەگەڵ خۆیانە بردو هەرچێکیان پێک نابوو لەگەڵ خۆیانە باریان کردبوو لە وڵاخەکانیان و لە ماڵ و منداڵیان هەموو کۆ کردەوە بەجارێ میسرە بەجێش ئەوەی کە لە ئەولای کێبوو یعقوب بوو سەلامی خوای لەسەر بێت بەجێیان هێشت تەنانەت لە هەنگی ڕیوایەتە بۆمانە گێڕنەوە ئەڵێن بەنی ئیسرائیل وتیان ئێمە لە کۆنەوە بڵاو باپیرانمان پیان وتوین ناڕۆین ئەم وڵاتە بەجێ ناڵین تا یوسفیش تەرمەکەی لەگەڵ خۆمانە نەبین ئێمە بەهۆی تەرمی یوسفۆ لێرە بووین بچینە هەر شوێنە بێت تەرمەکەی یوسف بەرین لەگەڵ خۆمانە ئێوتیان تەرمی یوسفی سالێک کوێیە هەرچەندیان پرسیار کرد کەس نەیزانی وتیان یەک پیرێژمانەیە زۆر کۆنە و کاتە خەڵک عمری زۆر درێژ بوو تیان ئەمە 200 ساڵ عمرێکی مەگە ئەو پیرێژ نەمزانێ کە چوونە ناوتی بەڵە شوێنەکەی زانم ئێوتیان پێمان بڵێوتیان پێ ناڵم ئەو شتێکی لەسەر موسادانەوە تێ بێت دوعام بکە کە لە بەهەشتا لەگەڵ تۆیان منجا پێ دەڵێن تی هەرچیە گەڵی بەزەوە مەڵەوتی ئەوە شەرتەکەمە ئەوی ژووتی باشە کاکە ئەو دوعایاکەم لە خوای گەورە کە تۆ لە بەهەشتا لەگەڵ مابی پێمان بڵێ لەکوێیە شوێنەکەی پێوتن لەو کاتەیە بوو بە گۆمە ئەو حتا باز دەوا کرێت کە ئاوی گۆمەکەشان وشی کردووە دوایی تەرمی یوسفیان دەرێناوە سەلامی خوای لەسەر بوو لەگەڵ خۆیان بردیانە من لە هەنگی ڕیوایەتە ئەمەش باز دەکرێت ئینجا لە ویسپیانە بڕۆن یعنی زەمینە سازیان کردبوو هەموو شتێکیان کۆ کرد بۆ تەنانەت ئەیانویست گڵکۆکەی کوێژ یوسفی سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ خۆیانە بەرن و بیبن بۆ ئەو شوێنی کە کۆچی بۆ ئەکەن و لە میسڕە چنە دەرەوە پاشەوەی کە ئەمانە هەستان بەم شێوە ڕۆشتن فیرعەون خەبەری زانی فأرسل في المدائن حاشرين إن هؤلاء لشرذمة قليلون وإنهم لنا لغائظون وإنا لجميع حاذرون ناميك إعلانك بيانك بلاو كردو أمانة كومال خلق كمنين كاكا ذات الله 100,000 كسر روشتوا بيانك بلاو كردو بناو ميلتا أمانة تاقميكن دستيكن ڕق و تووڕەیی ئەمەیان داهێناوە ئێمە زۆر لیان پەستین زۆر لیان بێتاقەتین زۆر لیان تووڕین هەرمانوی تەفروت و نایانکەین و ئێمەش حەزەری خۆماوەرگرتوۆی ترسان نەبێ ناڵین دەرچن و ناڵقتابێ ئەمانیانوێت دەرچن فیرعەون بۆ پێی ناخۆش بوو بڕۆن چونکە منگەی زوڵم لێ کردبوون ئایترسا ئەمانە هەستن و بڕۆن لە وڵاتی میسر بچنە دەرەوە دوایی تەحالوف لەگەڵ دوژمنەکانی میسرا بکەن کەم نین چەند هەزار چەکداریان هەیە ئەگەر ئەمانە تەحالوف لەگەڵ دوژمنەکانی میسرا بکەن بە جێشێکی گەورەوە دێنەوە لەوانەیە بێنە سەر وەرگی میسر و تەخت و تاراجی فیرعەون تێک بن لەبەرەوە ئەترسا ئەمانە هەر هەموو بڕۆن دەرەوە بەو ڕقەی کە لە دڵیانەیە بەرامبەر بە فیرعەون و بە دەسەڵاتەکەی فیرعەون و بە زوڵمەکەی فیرعەون کە چەند ساڵە لیانەکات لەبەر ئەوە بوو نەیهێش بڕۆنە دەرەوە کاتێک کە ئەمان بەڕێکەوتن خێرا بە پەلە فیرعەون قواتی کۆ کردەوە بە قیادەی خۆی پێش قواتێکی هەڵبژاردەی تۆکمەکەوت هەتا شوێنیان کەوێت جێشەکەی بە کامیلی خستە گەڕ چونکەوان ئێجگار زۆر بوونەوانیش بۆ ئەوی فریان کەوێت و لە ناویان بەرێت و بیان کا بەعیبرەت بۆ خەڵکی تر ئالێرەوە حەزەکەم وردە وردە دەستکەین بە باسی چی نەفسیەت و ماهیەتی جوولەکە و ئەو خەڵکی کە بەنی ئیسرائیلن کە لە دوای موساوە بوون طبعا ئەم خەڵکە
لەبەر چاویانە خوای تەبارەک وتەعالا لەسەر دەستی موسایە هەموو ساڵێ معجزەیەکی وای نەکرد کە فیرعەون و جەماعەتەکەی دەسەوسانکە لەبەر چاوی هەمیانە لە یەوم الزینە لە ڕۆژی جەژنەکەیە هەموو سیحربازی دنیا کۆبووە ئەو دارەکەی فڕیا سیحری هەمیانی هەر قوتدا بوو باشدیایەکی وە ئەمەیان معجزە لە موسا دیبوو کەیتر مەجای هیچی تیان نەمێنێ ئێستاش ئەوە موسا شوێن موسا کەوتون و موسا پێشیان کەوتووە بۆ ئەوەی ڕزگاریان کەن کاتێک خەبەریان زانی ئەوە جێشی فیرعەون هەستاوە شوێنیان کەوتنە هاوار و قیر و قاڵ بە شێوەیەکی زۆر عەجیب لە موسا هەی موسا هەمومانە کرد بە قوڕە موسا ئێمە وتیا چۆن موسا وتی ڕەجاتان ئێمە ئەوە تەبوو تۆزی جێشی فیرعەون لە دوورە دەرکە و خاک بەسەرمان بەخوا هەمومانی ساقەت و ئامەکە ئەوەمان لێکە موسا ژوتی قەومەکەم لەسەر خۆ بن قەومەکەم پەلە مەکەن خوای تەبارەک وتەعالا وعدی پێداوە مزایعمانە کوا خواکەت کواچیمان بۆ کە دەیوتانە سا لەو سەحرای سا بەرەو کوێ بڕۆین گەیشتێکوێ بەردەمی بەحری ئەحمەر دەریای سوور کە ئەمڕۆ وڵاتی میسر و وڵاتی شام و حیجاز لێک جیاکاتەوە لەلایەکەوە شام و حیجاز لەلایەکەوە میسر دیوی ئەو دیوی میسر دیوی خۆرهەڵاتی سعودیە و ئەردەن و شامە دیوی ئەو دیوشی وڵاتی میسرە هەندێکە زیاتێک چۆ زۆر لە باسێکاڵە کە گەیشتە دەریای ڕووباری نیل کاکە خوای تەبارەک وتەعالا باسی بەحرەکە باسی ڕووباری بۆ ناکا ئەما خۆیان لەسەر ڕووباری نیلە ژیان لەوێ هەستان ڕایان کرد ڕۆشتن گەیشتنە دەریای سوور بەحری ئەحمەر کاتێک گەیشتنەوە بەحرێکی لە بەردەمایە ئەی چی بکەنەوە جێشی فیرعەون دەرکەوت ئالێرەیە زیاتر قیر و قاڵی ژن و منداڵ و گەورە و بچووکی بەنی ئیسرائیل بەسەر موساین بوو موسا کوا خواکەت کوا وعدەکەی ئەی نەوی سەردارەکەم تازەوە بەحرە ئەوە بەحرمان لە پێشەوەی ئەوە فیرعەون و جێشەکەی لە دوامانەوەیە دەی خواکە و چیمان بۆکە موسا ژوتی قەومەکەم سەبر بگرن دڵنیا بن خوای تەبارەک وتەعالا زایعمان ناکات دەستی بەرکەوتی خوای گیان وعدەکەت خوای گیان ڕزگارماکەی لە دەر زوڵمی فیرعەون خوای گەورەش فەرمانی بە موسا کرد کە دارەکەی دەسرێ بکێشە بە چییە؟ ئەنضرب بعەصاک البەحر بە دارەکەت بکێشە بە چییە؟ بە دەریای سووری ناڕاستە بسمیلا بکە و کێشە بە دەریاکە بڵێ بە ناوی خواوە لەگەڵ کێشای بە دەریاکە و بە ناوی خواوەتی بسمیلا لەبەر چاوی ئەو هەموو بەنی ئیسرائیلەیە دەریای سووری ناوەڕاست ئاوا شەق بوو وشکایی لە بینی ئاوەکەیە دەرکەوت هەردوو لای ئاوەکە وەکو بربەستێ بخەیتە بەری وەکو چۆن لە شوێنێکە ئاو بێ ئاوا بڕۆت و بربەستی بخەیتە ئێرە و بربەستی بخەیتە ئێرە هەر لایەک لە دوو بربەستەکە كل فرق كالطود العظیم هەر لایەکی وەکو شاخێک ئاو بەرز بووە لە کەچی لە ناوەڕاستەکەشیا چی؟ وشکایی بەنی ئیسرائیل ئەم معجیزە گەورەیان بە چاوی خۆیان بینی بەنی ئیسرائیل ئەم معجیزە گەورەیان بە چاوی خۆیان بینی پێغەمبەرەکەیان موسا سەلامی خوای لەسەر بێ بە دارەکە بە گۆچانەکەی دەستی کێشای بە بەحرەکە وتی بە ناوی ئەڵڵا بسم الله بەحر شەق بوو وشکایی کەوتە بینیەوە هەردوو لای ئاو هەستا شەپۆ لێدا مەگەر خوا بزانێت کە چی ناوەڕاستی وشکە و لی نادا جاوارە ئەم مەنزەرەی بێنە بەر چای خۆت و تۆ بیوری بە ژن و مناڵەوە بێرەیە پەڕیتەوە موسا وتی دەی بسم الله ناوی خوای لێ بێن پەڕنەوە بەنی ئیسرائیل پەڕینەوە فیرعەونیش بە دوایانە گەیشتە سەرێ ئەمان لە بەحرەکە پەڕینەوە ئەویش گەیشتە شوێنە کە فەیکرن بەحر ئاوا شەق بووەوان ببر چاوی فیرعەونەوە وا بە بینی ئاوەکەیە ئەڕۆن ئەمە ئەگەریکی عەقڵی بێ هەنەمەندەی بەسە ئەمە شتێکە شەڕ لەگەڵ خوا ناکرێ ئەمە دەسەڵاتی بەشەر نییە بەحر ئاوە بە توولی عومرمان ئێمە شتیوامان نەدیوە هیچ ئامێرێکە دامڕۆ پێشکەوتنێ ناتوانێت شتیوا بکە فیرعەون بەخۆی و جێشەکەی وەبینی ئەو پیاوە کفریش ئەو پیاوە بەڕادێک بەرچاوی کوێر کرده بوو کە ئەو حەقیقەتەی ئەوە نابی ئەیوە سیحرە ئەوە بەس بەرچاوی ئێمە سیحرەکەی لێ ئێمە وا کردووە وارن دەی من لە پێشتانەوە ڕۆم ئەو جێشە زنە بدەوە من خۆم خوام نەعوذ بالله جا هەیە کەسێ درۆکە تا وای لێ خۆی باوەڕ بە درۆکەی خۆیەکە ئەو سەرکردانەی کە ئاوا بەو شێوەیە حوکمی دنیاکەن و ئیعلانی خوایەتی خۆیانەکەن دوای خۆیان قەنەعەت بە درۆکانی خۆیانەکەن پیاوی وایە ئەم مقەدەسە خوێنی ئەم جیایە لەگەڵ باقی خوێنیکەیە ئەمش هەر بەشێکی خوایەتی تایە نەعوذ بالله ئەمە ئەگەر خوای تەواویش نەبێ بەشێ لە خوایەتی تایە خۆی باوەڕ بە درۆی خۆیەکات درۆیەکە خۆی دروستی کردو بۆ هەڵخەڵەتانی خەڵک دوای خۆی باوەڕ بە درۆکی خۆیەکە فیرعەونیش کەوتو بۆ ئەوە ماوەی 69 دانە ساڵ بۆ حوکمی میسریە کرد خۆی ئیعلانی خوایەتی کردبوو هەیکەلی خۆی لەگەڵ ئامونە و لەگەڵ خواکانە نەعوذ بالله دائەنا ئەم خوای عەرزە و ئان خوای ئاسمانە و
مڵکی هەموو سەر ئەرزی ئەوی مصری ئەو کەس ناتوانێت بەبێ خۆی قەناعەتی بە درۆکانی خۆی کردبوو ئەوەی لەبیر چوو بۆ کە خۆی پیسایی هەیە ئەوەی لەبیر چوو بۆ خۆی بەبێ خواردن ناژی ئەوەی لەبیر چوو بۆ کە شوێنێکی بێشەیە بێ وەکو باقی خەڵک بێ بەهانایەوە لەبیر چوو خۆی لێ بوو بەخوا بۆیە بەجێشەکەی وەرن بە دوامەوە هەر فعلێکە و چاوەبەستێکە کردوێتی وانە بۆیە کە خۆی یا لە ئاوەکە بەنی ئیسرائیل پەڕینەوە ئەمان گەشت بوون لە ناوەڕاستی ئاوەکە هەردوو لای ئاوەکە خوای تبارک وتعالى دایەوە بەسەر یەکە فأغرقنا فرعون وجنوده أنهم كانوا ظالمين خوا فەرمێ فرعون و سەربازەکانیمان غرەغرۆ کرد هەمیان ظالم بوون عولەما فەرمون هەر لەسەرم ئایەتەوە مانای ئەوەیە سەربازێک کە بە دوای ظالمێکەوەیە نڵێ وەڵڵا من خۆی هیچم بەدەست نەبووە ئەمرم پێکرا مادام لە دوای ظالمێکەوەی چووی بۆ پیاو کوشتن و ماڵی خەڵک کاورکەیت و خوێنی خەڵک بڕێژیت کاتێک کە ئەو ظالمت تۆی بە کوژدا تۆش حسابی ئەو بۆ کرێ لە لای خوا فەرمێ فأغرقنا فرعون وجنوده أنهم كانوا ظالمين فرعون و سەربازەکانیمان غەرق کرد هەمیان ظالم بوون هەمیان حکمی وەظڵمانەیە ئەگەر تیاشا بێ بە زۆر هێندا بێت تۆ بکوژرەی باشتر لەوەی بچی ماڵی خەڵک بڕوخێنیت و خوێنی خەڵک بە ناحەق بڕێژیت ئەمە گەورەتی معجیزە بوو کە خوای گەورە پیشانی بەنی ئیسرائیلیا و پەڕانیەوە لەوانەیە بێ ئیمانێک ئەمڕۆ بڵێ ئەی بابە لەو درۆ گەورەیە بەحری ئەحمەر شەقرا و وشکایی لە ناوەڕاستیا دروست بوو ئەم ئاشرەتە گەورەیە پەڕینەوە و دوایی فرعون و جێشەکەی هات و ئەوان نەغرۆ بوون و کێ باوەڕ بەشتی واکە یەکی ئیمانی نەپێ بەڵێ بەڵام خوای گەورە هەر بۆ بێ ئیمانەکانیش بەڵگەیەکی بۆ بەدێشتوین هەتا ئاخر زەمانیش ئەڵێ بانە ئەوەی کە باوەڕ ناکات خوای گەورە بە فرعون ئەڵێ ئەڵێ فەلیەومە نونەجیکە بیبەدەنیک ئەمڕۆ لاشەکەت ئەهێڵمەوە ناڵم بفەوتێ لەناو بەحرا غەرقی کرۆ بەزەڵێ لاشەکەی تۆ ڕزگارەکەم و قوتارێکم بۆ تاکو بی بە ئایەتێ بە حوجەیەک بلیمەن خەلفەک بۆ وانەی دوای تۆ هەچ کەسێ باوەڕی بە قودرەت و بە دەسەڵاتی خوانە بێ وەکو پەنگی زەمانە بهێڵمەوە کە ئێستا تازەترین عالمی فەڕەنسی کاتێک کە فەحسیەکە ئیساش تازەترین اختیبار کە لەسەر فرعون کراوە ئەم پیاوە بە خنکان خنکاوە ئەڵێ تەنانەت بە شەپۆلێک ئاو کەوتۆتە ژێر زەختێکی گەورەوە کاتێک کە شەپۆلەکە پیاداوە دەستی ئاوە بەرز کردوێتەوە ئەمەندە تون لێداوە ئێسقانی دەستیشی لێرە ئاشکاوە وەخوا کردوێتی بە پەنگی زەمانەی ساوتا لە ناو شوشەیە دانراوە لە دوای چەند هەزار ساڵ لە دوای 3200 دانە ساڵ ئیستا ئەوەتا لە ناو شوشەیە بڕۆ بە $200 چۆ سەیریکە خوای گەورە کردوێتی بەچی بە عیبرەت بە ئاەت بۆ هەموو قەومەکانی دوایە بڕۆ سەیریکە بزانە ئەوەی کە خۆی لێبوو بەخوا بەس پێستە ڕەشەکەی ماوەتەوە بەسەر ئێسقانەکەەوە نایڵێ نەبڕزێ طبعا ئەمە خوای تەبارەک وتەعالا هۆکاری بۆ ئەمە داناوەکەوا بمێنێتەوە ناڵێ بە موعجیزەیەکی ئاواتوێنەوە بەس ئەڵێ و کارێکەکەم کە تۆ بێڵمەوە ئەوی چییە بەو مۆمیاکراوی کە ماوەتەوە هەتا ئیستا کازانینەوە چییە جەنازەی ڕەمسیسی دووە لەوەش موعجیزەتر کە خوا پیشانمانەیات ئەوە ئەو فرعونەیە کە بەحرەکەی بۆ شەکرا خوا غەرقی کردەوەی سە ئاوا ماوەتەوە لەوە معجیزەتر معجیزەکەی قورئان و پێغەمبەری خۆمانە صلی الله عليه وسلم باشە محەممەد صلی الله عليه وسلم لە سەحرای حیجازە کە هیچ خەبەری ئەمەی نەئەزانی لە کتێبی هیچ کام لە جوولەکەکانیشانە بۆ بڵێ فرعون ماوەتەوە هیچ کام یەک کتێب یەک زەلام بە توولی تاریخی بەشەریەت باسی نەکردەوە بڵێ فرعون ماوەتەوە خوای گەورە لە 1400 ساڵەوە پێشەوە ئەڵێ جەنازەکە دێڵمەوە تاکوبی بە عیبرەت و پەنگ بۆ هەموو خەڵکی دوای خۆت پێغەمبەر صلی الله علیه و سلم لە کوێزانیەکە قورئانی ئەو بێ ئەمە بەزەوا سەلمێنێکە ئەم قورئانە هی خوای فرعون و خوای محەممەد و خوای موسا و خوای هەموو پێغەمبەرەکان و خوای هەموو بەنی ئیسرائیل و مسڵمانانیشە ئەوە ئاگای لە فڕیەکە لە ناو عەرزە لە ناو بنی عەرزە تۆ بچی دەری بێنیتەوە لاشەی فرعون بێنیتە دەرەوە لە دوای چەنە دوای 3000 و ئەمەندە ساڵ لاشەکە بێنیتە دەرەوە ئەوە لە مەتحەفەدا بنێ کێ بە پێغەمبەری سڵ بۆ باسی کەسێکی نەکردو لە قورئانە بڵێ لاشەکەی ماوەتەوە بۆ تایبەت دەڵێ لاشەی فرعون و ئێمەژەوە تا دۆزیمانێتەوە لەبەر چاومانەیە کاتە بۆ کەسانی ئیمانیان بە مەسەلانە نییە با بزانن گەورەترین معجیزە بۆ ئەوەی باوەڕ بەو معجیزەی سەردەمی موسا بکەی سەلامی خوای لەسەر بێ کە بەحرەکەی بۆ شەق کراوە ئەوەیە کە جەنازەی فرعون ئەمڕۆ ماوەتەوە ولەوەش مهمتر ئەوەیە کەوا لە قورئانە باسراوە کە لەو جەنازەیە پارێز مؤیەڵمەوە تاکو بێ بە عیبرەت بۆ هەتایە خەڵک سەیری کات و بێ بە پەنگی زەمانە و کەسێک کە بای و من خوام کە تەحەدای ئەڵڵایە کرد لە موڵکەکەیە ئەی ما علمتم لەکم من ئیلای غەیری ئەی من ڕەبکم الئەعلا منم
خوای گەورەتان هەر منم نەمزانی خوای کەتان هەبێ ئەو ئێسەکانە بۆ بە پەنگی وەک مەیمون لە ناو شوشەیان دانراوە خەڵگەچێ پارادا و سەیرێکە ئەوە عاقبەتیوانن کە ئیدعای خوایەتیەکەن لەسەرزە ئەو دەسەڵاتدارانەی کەوا هیچ کامیان ئەمڕۆ دەسەڵاتی فیرعەونیان نییە لەو هەموو بینا و ئەهراماتانەی کە بەجیان هێشتووە ئەوانەوە حاڵیان بێ بۆی کەسێکی ئیدعای خوایەتی نەکا و خۆی لێ نەگۆڕێ کە بڵێ من خۆم ئەمە قورئان و ئەمەش دینە ئاسمانەکەمان شان ئینشەڵڵا گەرمای نەمبر دینە ئەڵقەکانی کە بە تەفسیل باسێکینکەوە بەنی ئیسرائیل خوای تەبارەک وتەعالە دوای کە قوتاری کردنە دەست فیرعەون و فیرعەونی لەناو برد سیاقی ئەحداثەکان ڕووداوەکان بەروکوێ ڕۆچیان بەسەر هاتووە ئینشەڵڵا گەرمای نەمبر دین بۆ ئەڵقەیەکی لە خزمەتانە باسیەکەین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وصلى الله على محمد نبي